قیاس لە شەرعی ئیسلامیدا. قیاس یەکێکە لە پێوەرەکانی بواری شەریعەت و لە دوای قورئان و سوننەت و ئیجماع وەک پێوەری چوارەم دێت بۆ مامەڵەکردن لەگەڵ بابەتەکانی شەریعەتدا، بە تایبەتی لە بواری فیقهدا. ئەم پێوەرەش گرنگی تایبەتی خۆی هەیە و لە هەندێک جێگەدا پەنای بۆ دەبرێت کە بابەتە شەرعیەکە پێویستی بە قیاسە. قیاس لە مانا کوردیەکەی پێوەرێکە بۆ پێوانەکردنی شتێک. بۆ نمونە ئەو کاتەی دەمانەوێت بەرجێک بدورین کە تەواو پڕ بە بەرمان بێت، پێویستە بەر لە هەر شتێک بەرەک دروەکە قیاسمان بگرێت، واتە زەمانەتی ڕێکوپێکی جلوبەرگەکە لە بەرماندا بریتیە لە وەرگرتنی قیاسێکی دروست. دیارە قیاس بریتیە لە بەڵگەی چوار هەم لە ئەو بەڵگە شەرعیانێکەوە حکمی شەرعی پێی ئیسباتە بێت. یەکەمیان کتاب یعنی قورئان، سنە، پاشان ئیجماع، ئینجا قیاس. قیاس یعنی پێوترێ یەکسانکردنی دوو حاڵەت کەوە یا کێشاندنی بەیەکە بە مقایەوەکو چۆن شتێک مقیاسێک پێوی بزانین چەندە یا بزانێکو یەک دەرەچن. ئەمە لە ناحیەی لوغەویەکەی یا یەکسانکردنەکە معنای هەر ئەگەینێ لێ بەیەککردن ئەم معنایانە هاتووە لە زبانی عەرەبیانی لوغاتی لوغەوی. معنای زەرابیەکەی ئەوەیە بریتیە لەوەی کەواوەکو پاڵنانی حکمێکی شەرعی کە هەیە خۆی بەڵام دیار نییە، دەقێکی قورئانی لەسەر نییە، دەقێکی سونەی پێغەمبەری سەڵڵەڵاهو لەسەر نییە، بەڵام پاڵی ئەدەی بەچیەوە بە حکمێکی شەرعی و کە نەسێکی لەسەر هاتووە، هەردووکیان هاوبەشن لە عیلەت و عیلەتەکە، یعنی عیلەتەکەیان سەبەبەکەیان یەکێکە، لەبەر ئەوە یعنی ئەوە پێناسەکەیەتی. حتى بعربي الحاق وأمر غير منصوص عليه شرعا بأمر منصوص عليه لاشتراك ما في علة الحكم. هردو كان علة كانيك مثلا بو نمونا زولة لسر أمانة يكي لواني كواكو في وتري قياس الأولى، يعني قياس الأولى شونا ويتعالى أفرمي فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما. سبارد بأولاد بمنال هەڵوێستیان بەران بباکو دایکیان ئەوەیە کەواکو لەو مەسیرەیەکەوە هاتە ماوە لە ژیانە و لە خزمەتیانایە ئۆف نەکات. یعنی ئەگەر لە جێ ئۆف حرام بێ ئایا لێدان چ تاوانێکە؟ دیارە لەمە هاتوون ئەمەیان باس کردو و توانە ئەگەر لە جێیەک ئۆفکردن کەواوەکو زۆر ینی بەسیتە ئەزیەتەکەی کەمترە لە لێدان، هاتوون لێدانیان قیاس کردوتە سەر بۆ قیاس الأولى، یعنی ئەم ئەولاترە چونکی ئەم ئێشەکەی زۆرترە، ئەم زەحمەتەکەی زۆرتر، لەبەر ئەوە عیلەتەکەیان چییە؟ ئەلئیذا، یعنی هەردووکیان عیلەتەکە ئازاردانی دایک و باوکە، جا ئازاردانەکە لە ئۆفا کەمترە لە لێدانە زۆرتر، لەبەر ئەمە پێ ئەوترێ قیاس الأولى. دیارە یەکێک لە سەرچاوەکانی شەریعەتی ئیسلام کە لە ئوسوڵی فقهدا ئاماژەی پێ دەکرێت دوای ئەوەی کە ئێمە هەج باسێک بێتە بەردەممان حکمەکەی لە قورئانی پیرۆزە وەردەگرین، پاشانیش لە فەرموودەی سەحیحەوە وەری دەگرین، یاخود ئەگەر هات و ئیجماعێک هەبێت کە قسەی زۆر لەسەر ئیجماعیش هەیە کە زانایان یا سەحابەکان یاخود بەشێکی باش لە زانایانی ئومەتی ئیسلام لەسەر کارێک یەکدەنگ بن، ئەو پێی دەوترێت ئیجماع. لە دوای ئەمانە قیاس دێت. قیاسیش واتە هەماهەنگکردنی باسێک بە باسێکی دیکەیتر، واتە مەسئلەیەکمان هەیە حکمی شەرعی تیادا چەسپاوە کە بە ئەسڵ ناوسەند دەکرێت، مەسئلەیەکی تازە و نوێدا دێت کە شەریعەتی ئیسلام حکمەکەی دیاری نەکردووە. ئەم دوو مەسئلەیە کە سەیریان ئەەکەی یەک هۆکار و عیلەت لە نێوانیاندا هەیە کە مشتەرەکە، لەبەرەوە دەڵێن کەواتە ئەم مەسەلە ژوێنەی ئەم مەسەلەی وەهایە. بۆ نمونە لە شەریعەتی ئیسلامدا خەمر واتە مەی، عارەق، لە شەریعەتی ئیسلامدا بە چەسپاوی حکمەکەی هاتووە کە
ڕجس من عمل الشيطان کە پیسە و لە کاری شێتانە و واجبە لەسەر مرۆڤی مسلمان لی دوورکەوێتەوە و حکومەکەی خواردنەوەی عارەق یا خودمەی حرامە. هۆکارەکەی چییە کە حرامە؟ چونکە سەرخۆشکەرە، مرۆڤ هۆشی لای خۆی نامێنێ، ناتوانێت سەرپرشتی کردەوەکانی خۆی بکات. کەواتە ئەمە مەسئلەیەکە ڕوونە حکمی شەریعەتی ئیسلام تایدا کە عارەقە و حکومەکەشی ئەوەیە کە حرامە لەبەر هۆکارێکە کە سەرخۆشکەرە. ئەم سەردەمەی کە ئێمە تێکەوتوین کۆمەڵێک شەرابی تر دروست ئەکرێت، ناوی بیرەیە، ناوی کحولە، ناوی مەشروبی ڕۆحیە، بەڵام کاتێک کە ورد ئەبیتەوە و سیر ئەەکەی ئەگەر مرۆڤێک بیخواتەوە بیرە، سیرەکەی ئەویش بێهۆشیەکە لە کاتێکە لەوە ئەچێت لە شتێکی تر دروست کرابێ. هەندێک هەیە لە ترێ دروست ئەکرێ، هەندێک لە خورما دروست ئەکرێ، هەندێک لە جۆ دروست ئەکرێ، کۆمەڵێ ناوی تری بۆ دەهێنن بۆ ئەوی تۆ وا بزانی کە ئەنەما شتێکی نوێیە، ئەمە پێی ناوتێت سەرخۆشکەر و عارەق. بەڵام کە ئەو کەسانی دەیخۆنەوە سەرنجام کە تۆزێ زۆریان خواردەوە سەرخۆشە بن، بێهۆشە بن، ئاگیان لە خۆیان نامێنێ. ئایا حکمی شەریعەتی ئیسلام چیە لە بەرامبەر ئەم بیرەیە، لە بەرامبەر ئەم ئاوەی کە لە فران خواردن دروست ئەکرێت؟ بە پێی قیاس واتە هەماهەنگکردنی و هاوڕێککردنی و ڕێککردنەوەی ئەم دوو باسە لەوەدا کە یەک حکمیان هەبێ. ئەمەیان عارەقە دیارە خوا فەرمێتی حرامە، ئەمەشیان بیرەیە مادام سەرخۆشتەکە کەواتە لە عیلەت و هۆکاری حرامکردنەکەیە وەکو یەکوان ئەم سەرخۆشکەرە ئەویش سەرخۆشکەرە. بۆیە سەرنجام بە بیرەکەش ئەوترێت حەرام و بەم عەمەلیەش کاتێکە تۆ ئەمە لەگەڵ ئەمەدا لێک دەهێنیت و نێزیکیان دەکەیتەوە، ئەمە حکمێکی شەرعی لەسەرە، ئەمەیان لەسەری نییە، بە دڵنیایە و بۆ دەردەکەوێت کە ئەمەش هەمان حکمی ئەوی دیکەی تری هەیە کە ئەمەش پێی دەوترێت قیاسکردن. کە قیاسیش لە ڕاستیدا یەکێکە لەو کارانەی کە لە ئوسوڵی فقهدا باس کراوە و یەکێک لە سەرچاوەکان یا توانین بڵێن قاعیدەیەکی شەرعی گرنگە بۆ ئەوەی کەوا هەر شتێکی نوێ دابێت بیشبهێنین بەو شانەی کە پێشتر هەیە لە ئەسڵ و عیلەتەکەیدا ئەگەر نێزیک بوون لێکەوە ئەو کاتە دەتوانرێت هەمان حکم وەربگرێت. طبیعی ئێمە لە ئەدیلەی ئەحکامە چەند ئەدیلەیەکمان هەیە ئەوەی کە زانایان ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر بێت بە بەڵگە هێناونیانەوە هەروە حکمی ئیستنباطاتی حکمی شەرعیان لێ کردووە. ئەوان شەکرن بە چەند بەشێکەوە: ئەلکیتاب واتە قورئانی خوای پەروەردگار، ئەسسونە واتە فەرمایشەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چ بە قەول و کردار و بێدەنگ بوون و ئەو جۆرەکانەوە، ئەلئیجماع واتە کۆدەنگی زانایان لە سەردەمێک لە سەردەمەکانە، و چوارەمیان پێوتێ ئەلقیاس واتە قیاسگرتن و وەروەها ئیلحاقکردنی شتێک بە شتێکیکەوە. ئەجا ئەمانە زانان ڕەحمەتی خوایان لێبێ بەم شێوازە پۆلێنیان کردووە، ئەفەرمون ئەوەیان کە محەلی ئیتیفاقی عامەی مسلمانانە بریتێ لە قورئان، واتە هیچ کەسێک نکوڵی لە حکمی قورئان ناکات. ئەوەی کە محەلی ئیتیفاقی بڵێن مسلمانان و بڵێن خەواسی مسلمانانە بریتێ لە سنەت واتە حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کە بەڵگەیە. ئەوەی کە محەلی ئیختیلافی زانایانە یان بڵێن ئومەتی ئیسلامیە بریتێ لە ئیجماع و قیاس. جا ئەمەی لێرەیە کە مەقسەدمانە زانایان ڕەحمەتی خوای لێبێت تعریفاتی زۆریان بۆ قیاس کردووە. قیاس هەیەنە مەسەڵەن فەرموویەتی ئەمەیان کە تێر و تەسەلترینیانە، وەروەها بە تایبەتی شێخی پەشتەوی، وەروەها زانایانی کەش لەو بارەوە بە تایبەتی فقەهای شافعی و ئوسوڵیینی شافعی ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر بێ فەرموون قیاس ببریتێ لەمە: إلحاق ما لم يرد على حكمه نص بما ورد على حكمه نص لإشراك ما في ذلك الحكم والعلة. واتا هل بقياس قرتون بلين برامبر كي بيكردني شتك كحكمكي نص ودقي وتكسك لبرونات وش القرآن وش الحديثة بشتكي ك لقرآن يا للسنة يا لفرمايشات أصحاب الرضا ورحمة الله عليه البيت لباريوة فرمايشاتك هاتوا واتا يمشتك معني سبوا نمونا وقبل نمونا كدريخين بكرتي جوايش لأثناء قسقانا قصيلة وكان بو نمونا خواه سبحانه وتعالى باسي الشراب وخمري كردوا لم بابتها فرمي إنما الخمر والميسر والأزلام والأنصاب رجز من عمل الشيطان فاجتنبوه تاكو تاياتك باسي خمر ما بوكات خمريش لناو زماني عربة واتا أو شتيك سر خوش كربت واتا لو سردمي بو تايبتي مثلا نبيذ بابتان هاتون إخو باسي عارق ويسكي وبابتكاني كن هاتون كواتا مادام حكمك هي باسي سر خوش كر أكات والنبيذش باسي هاتوا هر چند بيرة ويسكيش
باسییان نهاتوو لە قورآن و لە حەدیث و لە فەرمایشاتی الصحابە ڕضا ڕحمەتی خوانی وەر و هەر لە ناو عولەمای متەئەخیرینشا و ئەم بابەتە مەشروبانە دواییدا هاتوون گرنگەوەی عیلەکان یەک بابەتە هۆکارەکە کە مەسکردنا لە هەر شتێکە هەبێت ئیتفرەق ناکە هەر ناوێکی لە بنێ کەواتە قیاس بەوە وترێت واتە شتێک کە نەس هاتووە شتێک کە نەس نەهات بێ لەبارەیەوە لە حکومەکەیە بە بەرامبەر بە شتێکی کە نەس هاتووە بەڵام ئیشتراکیانە لە هەمان حکم و لە هەمان عیلەیە قیاس کە چوارەمین بەڵگەی شەرعیە دلیلی شەرعیە بۆ هەموو ئەحکامەکان کە فوقەها باسییان کردووە و یەکەم بەڵگەی شەرعیە لە ڕووی عەقلیوە چونکە پێش ئەو قورئان و سنە و ئیجماعە کە هەرسێکیان نەقلین و دەوری عەقڵتیایان نییە تەنیا دەوری عەقڵ یەکەم مەسەلە کە باس کراوە و جمهور لەسەرێتی پێوترێ قیاس واتە تەقدیر ئەندازەگیری کاڵی قست الأرض بالمتر يعني ئەو خاکە و عەرزەمە بە متر پێوە بمعنى ئەوەی کە تەقدیرم کرد و تەقدیرم پێ کرد یانەکو قیاسی ئەو شتە وەکو ئەو شتە دەرچوو یعنی ئەندازی ئەو شتە بە ئەندازی ئەو شتەیە ئەمە لە ڕووی لغەویوە یعنی کەلیمەی قیاس یعنی ئەندازەگیری یان ئەندازەی ئەوە بێ لە ڕووی شەرعیوە کاتێک کە قیاسە وترێ مەسەلەیەکی تازەمان هەیە کە لە شەرعە هاتووە لە واقعە هاتووە لە شەرعە باز نەکراوە ئەگەڕێن بە دوای مەسەلەیەکی شەرعیە کە لێوە نزیک بێ کەن هەمان عیلەتی تیابێ لەبەر ئەو عیلەتە ئەو حکمەی بۆ هاتووە نفسی عیلەتیش لەم مەسەلەی هەیە کە مادامەک و حکمەکەی حازر نییە نفسی حکمی بۆ دابەزێنین لەبەرەوەی ئەو عیلەتەی کە ئەوەی حرام کردووە ئەمیش حرامەکە ئەوەی واجب کردووە ئەمیش واجب کردووە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا يتناجى اثنان دون واحد لا يتناجى اثنان دون واحد ئەگەر سێ کەس بوون إذا كنتم ثلاثة ئەگەر سێ کەس بوون دوانیان بەیەکەوە بەبێ ئەوەکەی تری بە بەرچاوی ئەوەکەی تری با چپەچپ نەکەن ئەم چپەچپکردنە بۆیە حرام کراوە لەبەر ئەوەی من ئەجلی ئەنە ذلكە يحزنهم چونکە ئەو کەسە سێهەم کە ئەبینێ سێ کەسن دوانیان چپەچپەکەن بە حوزوری ئەمە قسەی لێ ئەشارنۆ دڵی تەنگەم بەو پێ ناخۆشە بێ ئەمە نەسی لەسەر هاتووە کەسێک پرسیارەکە ئەڵێ ئایا سێ کەس ئەگەر دوانیان بە زمانی قسە بکەن بە لەهجێ قسە بکەن کەسی هەم تێنەگەیان حکمی چییە؟ خۆ حەدیسەکە باسی چپە و قسە شاردنەوەکە یعنی بە تەناجی بە چپەکردن قسە بکەن بە یەکۆ ئەڵێن مادامەک و خۆکاری چپەکردن لە بینی دوو کەسە کە سێهەمیان تەنیا یعنی کەس بە دیاریەکێکی تر و حرام بێ ئەگەر بە زمانێکی تریش قسە بکەن بە لەهجەیەتر قسە بکەن کە ئەو لێ تێنەگەیە دوو کەس بە یەکەوە ئینگلیزیە زانن بە یەکەوە قسەکەن ئەوەکەی تر تێناگەی وەک وا چپەکان کرد بێ مادام ئەو دڵی تەنگە بێ هەروەها وەکو ئەو شێوە نەفسی ئەو شێوە حرامە قیاس ئەگەرچی وەکو ناو یەک جۆر پێوەرە کە قیاسی پێدەکرێت بەڵام بە شێوەیەکی کردەیی دابەش دەبێت بۆ چەندان لەق و شێوەی جیاواز قیاسی بابەتێک جۆرێکە و هی بابەتێکی دیکە جۆرێکی ترە ئێمە قیاسی بەرگەکانمان بە مەتر دەپێوین بەڵام ئەگەر خەرمانێک گەنم بپێوین ئەوە چیلۆ یاخود پوت بەکاردەهێنین هەر بۆیە قیاسەکان جیاوازن بەڵام سەرجەمیان ئەندازەگیریان تێدایە ئەندازەگیری بۆ ئەوەی لە گۆترەگەرایی دوورمان بخاتەوە قیاس هەر ئەم جۆرانەیە هەیە قیاسی ئەولا و قیاسی مساوی قیاسی ضعیف يعني لەبەرەوە يعني هەر کەدا بەشێک لە ئوسوڵی فیقه باسی ئەرکانەکانی ئەکرێ باسی مەسەلەن پێناسی ئەکرێ باسی شەرتەکانی ئەکرێ باسی عیلەتەکانی ئەکرێ کە زۆر پێچیدەیە بەڵام بەتایبەتی لەو عیلەتانی کە وەکو عولەما کە باسیەکەن عیلەتەکە کە مستەنبەط بێمە عیلەتەکەی کە لە کتاب و سنەتەوە زۆرتر ئەدۆزێتەوە اینجا قیاس بەڵگەیەکی شەرعیە و حکمی شەرعی پێ ثابتە بێ واجبە ئیتیباعی و حکمی شەرعی پێ ثابتە بێ و حتا عولەما ئەوەنەشە زیرەک بوون بۆ وەڵامدانەوەیەکی کورت لە ئەو کەسانێکە واکو پیان وایە قیاس نییە ئینکاریەکە نۆکو زاهیریەکان و معتەزیلە و شیعە و ئەمانە ئەڵێن قیاس
مثبت مظهرة مثبتني يعني شيء أو مزارعة وأنقشة يعني أم حكم شرعية خوي هي بلام شاراوية أو مجتهدة يا أو زانايا بباسو ليكولن أو اجتهاد هول أداء دوزيتو كوالي أم دوانا أم دو حالة ليك كان قياسة كانت أسر أول لبر أو يعني إثبات حكمك شرعيني حتى يكون مخالف ونص القرآن يا مخالف وسنة بيغمر صلى الله عليه وسلم ياخذ هندك لن لبرو قياس قولي بناك لبرو حكمك ظنيه نخير حكمي او اجتهادي كمجتهد اي بالنسبه كسيك كمقلد او غير مجتهد ظنك وعلم ثاني ان جاء دواء اشتكي الله هي كزور جار كلمه ظن بكار هند حتى برامل بحديث الله حكمك ظنيه نخير زور الظن هي قال القران بشويه بقري زور الظن هي بمعنى يقين بمعنى علمه مثلا بون منا وظن داود أنما فتناه فاستغفر ربه وخر راكعا وناب يعني أقل بيت والظن بمعنى قريمان يا قمان به يعني شلون بيا غمر يا قمان بابا أو يكبا أخوي تعالى بلا بلي اشتبك يعني قابل قبولني ياخذ وإن كان لكبير إلا على الخاشعين الذين يظنون أنهم ملاقوا ربهم وأنهم إليه راجعون يعني أما أو كساني كوا وكون يجن بلا وزحمة دنيا وزور بلا أنا آسانة شنكي ليه أن يقينك أقرن بلا أخوان نقول الظن يعني هي أو ظن اللي معنى علمه لبر أو ظني كوا مجتهد يعني كبيوت أو عملية كوائك بالنسبة أواني كوا غير مجتهد أو وكو يقين واتاني إطلاق كدني بكارها ودني ظن بو علم وزور اشتكي آساية ما أتواني اشتكي تر بكار بينين دو حالات ماني حالتي كواكو أو كسي كواكو أفراد أشي ولا حاكم ياخذ الله ما مساء إخواني أو نظرة تقريبا أكو بلي مسامحة ديك لاو يكم حاكمك هم حاكمك شو هم ما وستكش أكو باوكي أفراد كوانا ومجاد أمره الدنيا أم دنيا عولمه وتقلاوي ومجاد مثلا أو كواكو بتايبتي لبواري على معيشك ناشارة بك وشاهينك لو أشياء قياس كده تسر أو حالتك أما وكو تعليم رون كردنا ويبو إسلام وفير بونا يعني والله أعلم ران قينك لراسيدا چەند قياس باس کراوە کە زانایان ئاماژەی پێ دەکەن قیاسمان هەیە زۆر ڕوونە زۆر دیارە بەڵکو لە پێشترە کە زانایان بە قیاسی ئەولا ناوی ئەبن قیاسی ئەولاش واتە لە شەریعەتی ئیسلامدا شتێک باس کراوە کە نابێ ئەم کارە بکەیت بەڵام شتێکی تر باز نەکراوە لە کاتێکە ئەم شتێکە باز نەکراوە زۆر گەورەترە زۆر ڕوونترە تیایدا عیلەت و هۆکارەکە بۆ منە خۆی گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وەلا تەقل لەهما ئوفین دروست نییە بە دایک و باوکت بڵێ ئۆف یاخود گوشەیەک بڵێ بەرامبەریان کە دڵیان لەبار بەرێ ئازاریان بدا ئەشکەنجیان بدا دەیخۆ خۆی گەورە باسیەوەی نەکردو کە لە دایک و باوک نەدەی یەکێ پرسیارەکە ئێی باشە لە دایک و باوکدان حکمەکەی چییە ئێمە ئەڵێن ئەگەر خوا سوبحانەه وتعالە لە قورئانی پیرۆزدا حرامی کردبێ قسەیەکی نەگونجا و نەشیا و قێزەبوون بە دایک و باوک بڵێ بە ئەولاتر لە پێشتر لێدان و دەرکردن و ناڕەحەتکردنی دایک و باوک حرامترە کەمە پێ دەوتێت قیاسی ئەولا چونکە عیلەت و هۆکار چییە ڕاگرتنی دڵی دایک و باوکەوە حرامبوونی ئازاردانیەتی دەی ئەگەر تۆ بە قسەیەک ئەمانەکەی بەڵام بەکردەوە بیکەی ئازارەکەی قورسترە و قورسایەتەکەی سەردڵیان سەنگینترە ئەمەش وا دەکا کە ئەم حکومە بڵێنەمە قیاسی ئەولایە کە شەریعەتی ئیسلام ڕێی نەداوە تۆ ئازاری دڵی دایک و باوکت بدەی بە وشەیەک چۆن ڕێگەت پێدەدا کە ئازاری بدەی بە دەرکردن یاخوای گەورە سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ولا تقربوا مال اليتيم یا تەفەرمێت لا تأكلوا أموالكم بينكم بالباطل نابێ نزیکی ماڵی هەتیوکەوی بیخۆیت نابێ ماڵی خۆتان لەناو خۆتانە بە بەتاڵ بخۆن ئەی باشە کێگەڵێ باشە من باڵەکەی ناخۆم بەڵام ئەچم گڕی تێبەرەدەم ئێمە ئەڵێن ماڵ خواردن ئەگەر سوودی تەرەفێکتانی تۆی تیابێت کە زاڵمەکەی حرامە ئەی کارێک کە زەرر و قازانجێکی نەوێ بۆ هیچ لایەک جگەل لە زەررێکی بەرچاو و ڕوون و دیار لەبەرەوە وەک چۆن خواردنی ماڵی هەتی و حرامە و جائیز نییە و دروست نییە بە هەمان شێوە قەدەغە کراوە حرام کراوە سوتاندنی ئەو ماڵە سیارە بەری پیایدا
بۆمبێکی تێ بخەی شتێکی تێ بکەی کە زەرر بدا هیچ کەسێک سوودی لێ وەرنەگرێت ئەمانە پێی دەوترێت قیاسی ئەولا کە لە ڕاستیدا لە قورئانی پیرۆزدا ڕاشکاوانە ئەو کۆمەڵە مەبادی ئەباس کراوە کە ئەمڕۆ سەیرەکەی زەرەرەکان زیاترن خراپەکان یعنی بەرەو خەتەتر ئەڕوا بۆ منە لە فەرمودەیە هەندێک جار کاتی خۆی شوێنیان داناوە ئەم جێگەی کە دانراوە بۆ کەسێک بۆ کە بە سوار وشترێکەوە یا بە سواری قاچی خۆی بووە لە شوێنەکان نووساوە فەڵان شوێن و جێگە لێرەوە بڕۆ لە حەدیثە قەدەغە کراوە کە ئەم ئاماژەیە لا ببرێت و نەفرین کراوە لەو کەسانە و حرامە باشە ئەی لەسەر جادە ئێستا علامەتێک دانراوە سیارێک لەسەر 120 ئەڕوا ئەگەر زووترە و علامە نەبینێت ئەو نیشانە نەبینێت وەڵگەڕانەکەی مسۆگەرترە زەرەر و زیانەکەی مسۆگەرترە ئەمە بێگومان ئەگەر هاتوو لەسەر ڕێگای لاچەپێک لا شاخێک کە خەڵک بۆی ڕێگەی لێون نەبێ حرام بێ لا ببرێ لەسەر ڕێگە گشتیەکانیش حرامە با لە ناو شاری شابێ کابرا ناتوانێت هەموو بە خەڵک بپرسێ بەڵام کە نیشانەیە بینێ ناوی لە نووسا و شوێن و جێگەکەی بۆ دیاری کراوە کە ئەمە بەڕاستی نیشانەیەکی حەزاریشە کە پێغەمبەری خوا باسی کردو عەلەیهی سڵات وسەلام بەبێ مەدەنیەت و شارستانت لێوە دەست پێ دەکات دەی بە ئەولاتر قەدەغە کراوە چونکە ئەم بە سواری وشترێکەوە نەفرێ دوانن ڕێیان لە تێگەچێت دوای سەعاتێک ڕێگەکە ئەدۆزنەوە بەڵام جاری وایە پاسێک 20 نەفەری تێدایە لەوە چێت تووشی حادیسەیە ببێ ئەگەر هاتو ئەو علامەت و نیشانانە نەبێ ئەمانە هەمویان پێیان دەوترێت قیاسی ئەولا قیاسی مساویشمان هەیە ئەوەی هەر شتێک حرام بێت بۆ منە سەرخۆشکەر هەر شتێکی سەرخۆشکەر هەمان حکمی عارەقی هەیە مادام لە هەردووکیانە سەرخۆشکەرێتی هەبێ هەردووکیان هاوتەری بە و وەکو یەکوایە قیاسی کشمان هەیە کە پێی دەوتێت قیاسی ئەدنا کە زانایان ئەوە قسەیان لەسەری هەیە وەکو ئەوەی کە تۆ قیاسی سێ و لیمۆ و نارنج بخەیتە سەر گەنم لە مەسەلەی ڕیبایە چونکە بەشێ لە زانایان دەفەرمون عیلەت تیایدا قوتەکەیە نەک ئەکل و خواردنەکە کە ئەوان قسەی لەسەر ڕاستیدا ئەمە بەگشتی چەند جۆرێکی قیاسن کە زانایان ئاماژیان پێ کردووە طبعی ئەوەی کە دیسان لێرە شەهر محلی اتفاقی زانایان ڕەحمەتی خوان لێبێت دوو جۆر قیاس زۆر ئەسڵە لە ناو زانایانە یەکیان پێتە القیاس الخەفی واتە قیاسی شاراوە واتە حکمەکەی ڕوون و ئاشکرانیە بەو شێوازە هەموو کەسێک دەرکی پێ ناکات وەروها قیاسێکیشیان پێتە القیاس الجەلی واتە قیاسی ڕوون و ئاشکرا وازح یعنی بۆ نمونە ئەو شتێکە سەرخۆشکەرەکان بۆ نمونە جگەرە یعنی جگەرە تۆ توانی قیاسیکەیتە سەر هەر بابەتێکی کە لەو بابەتانی کە زیانەمەندە بەڵام قیاسی مەشروبات قیاسێکی ئاشکرایە وەروها یعنی نمونەشمانەی دیسان لە قورئانە یعنی زانایان ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر بێکە فەرمون خوا سبحانه وتعالى فەرمێ بە باوکو دایکی خۆتان نەڵێن ئوف يعني ولا فلا تنهرهما يعني فلا تقل لهما اوف خوا سبحانه وتعالى لم اتك اوفي باس كردوا زانان رحمه الله عليه فرمون اما قياس اكرت سر بابتكاني كوا چونك خوا سبحانه وتعالى ادنايش تكن معناتها لاني خواريش تكاني باس كردوا يعني اوفي كبيش كتابه من الروي باوك ما بيلم الروي ظاهري عقلاني خمانوا كورك كچك باباوك خبل اوف بابا لدسو اوف داي لدسو اما الظاهري حاله قربيته تبع عقلي خمانوا شتكي زور اساي بلام بقياس بۆ سەر بابەتەکانی کەکە هەمویان هەرێکێک لەوانە ئەم گوتنی ئۆفە لە ڕووی باوکە لە ڕووی دایکە لە ڕووی یەکێک لە والیدەینا یا هەردووکیانە ئەم گوتنی ئۆفە دڵ ئێشانیتایە کە ئەنەما جنێوێکی ناشرن و سوکاتێکی ناشر ناپەسەند گوتبێ بەرامبەر بە کە سوکارەکەت حاشا لە ڕووی مەجلیس طبیعی مادەم ئەم بابەتی تەلەڤیزیۆن و ئەم بابەتە بینراوەکان چه سوورەیەکی فۆتۆغرافی بێدیان جوڵاو بێت وەکو تەلەڤیزیۆن و ڤیدیۆ شتەکان زانایان ڕەحمەتی خوای لێ ئەوەندەی من ئیطلاع مای بەسەریا لەو بارەشەوە دوو ڕایان هەیە یەکیان هەیە بە شتێکی زۆر ئاسایی لێ کە داتەوانێ ئەڵێ ئەم بابەتێکە مادام حقیقەتێکی نییە یان لە بەردەستی ئینسانەکانی یا جاریوە مەسەلەن کەسێک لە وڵاتێکی ئەوروپی لە وڵاتێکی ئەمریکی و لە وڵاتێکی ئاسیاوی و بابەت قسەیەک ئەکات یان ئافرەتێک پیشاندات ئەمە وەکو ئەوە نیە کە تۆ بتوانانی بیدوێنیت و قسەی غەڵاقیت و مشاهدەیەکەیت و ملامەسەی بکەی ئەم بابەتانە هەیە بە ئاسایی لێکیان داوەتەوە هەنێک کێشان هەیە بۆ سەدی ذەریعەواتە بۆ داخستنی دەرگای فیتنە ئەمەش نەکرێت بە قیاس بەوەی کە ئەنەما ئەو ئافرەتەوە لە بەردەستی خۆتە چونکە ئەو صفەتەی کە لە ڕسمی ئافرەتێک ئەو صفەتەی کە لە واقعی ئافرەتێکا تۆ ئەیبینیت لە هەمان شێوە لە تەلەڤیزیۆن شایبینی جاری وایە شاشەکە زۆر گەورەیە کە ئەنەما ئافرەتێکە بە حەقەتی خۆی و هەمان ماهیەت لە بەردەستی توایە وەستاوتەوە بەڵێ ئەوەیە بەڵام
خەڵکیکە هەیە متەساهیل بابەتەی ئەڵن ئەمە بابەتێکە چونکە لە شاشەیەک و حقەتێکی ئەسڵەن تۆ لە قسەکانی شتێ ناگەیت ئەمە ناکرێت بڵن قیاسەکەی لەسەر حقەتێک و بەڵام ئینسان وکوڵی ئەو بابە بە ڕووی خۆیان زۆر نەکاتەوە دای بخات هەوڵ بدات خۆی لێپارێزە قیاسم بۆی کە ئافرەتێک لە دەرەوە بینین خۆی لێپارێزە باشترە والله أعلم. قیاسەکان لە شەرع باس کراوە قیاسێکمان هەیە کە پێی ئەوترێ قیاسی ئەندازەی خۆیەتی بۆ نمونە یعنی ئەو شتە کەوتراوە قیاسەکەیشی هەروایە بۆ نمونە خوای گەورە فەرمێ إن الذين يأكلون أموال اليتامى ظلما ئەو کەسانی کە ماڵی یەتیمە خۆن بە زوڵم یەکێک ئەڵێ من نایخۆم بەڵامەکو ئەچێ ماڵەکەی فەوتێنێ تەلەفێکە ئەی سووتێنێ پەکێخە لە ناوێ بە مادام شەر نییە بیخوا ئەگەرەکو وای لێ هات کە ئەو یەتیمە هیچ ئیسفادەی لە ماڵەکەی نەکرد نفسی حکمی هەیە و نفسی حکمی فەوتاندنەکەی وەکو خواردنەکەی وایە قیاسێکمانەیە پێوتی ئەولا وەکو ئەوەی کە خوای گەورە باسی دایک و باوکە فەرمێ ئۆفیان لێ مەکە فەلا تەقول لەهما ئوفین یەکێ ناچێ ئۆفیان لێ بکە بەڵام لێیانەدا ئەمە ئەڵێن بە طەریق الأولا ئەم کەسە ئەوەی کردووە حرامە بۆی چونکە ئەگەر ئۆفی حرام بێ ئەی لێدانەکە و تەمان زۆر خراپە چونکە ئۆفەکە تەنیا دڵی ئەشکی یا وەکو پێی ناخۆشە بێ ئەی ئەگەر کەسێ لەدا لە دایک و باوکی قیاسێترمانەیە سووکە وەکو ئەوەی کە عرق حرام کراوە کەسێک ئەڵێ دەرەجەی عرقی نییە مەسەلەن شتێک هەیە پیا بێ مەشروبێک پیا بێ ئینسان بە زۆربوونی اینجا موسکرە بێ و سەرخۆشە بێ ئەم کەسە ئەگەر لە حاڵەتێکا بڵێ ئەم خۆمە و ناگێتە دەرەجی عرق ئەڵێن مادامەکو زۆرەکەی وەکو عرقی لێدێ کەمەکەیشی هەر حرامە بێ قیاسێکمان هەیە جاری وایە پێوتی قیاسی عکس قیاسی عکس ئەو قیاسەیە کەسێک پرسیارێکە ئەڵێ مامۆستا من گوێ لە قورئان ئەگرم ئایا قورئان گوێشی لێ بگری خێرتێکەیە ئەڵێن تەبعاً خوێندنەوەی قورئان ئەجر و سەواب لەسەریاتوە ئەی گوێگرتن لە قورئان ئەڵێن بە قیاسی عکس بەڵێ چونکە ئەگەر ئینسان گوێ بگرێ لە شتێکی ناشەرعی بە لە گۆرانی و مۆسیقایەک لە شتێکی ناڕەوا گوناحبارە بێ بەڵێ ئەی گوێ بگرێ لە قورئان تەبعاً خێریەکەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە باسی چاکەکانی خۆ خێرەکانی کرد فەرمی وبضع أحدكم صدقة حتا لەوەی یەکێکتان هاوسەرگیری بکەن کە سەرجەی بکەن لەگەڵ خێزانەکانتانە خێرتانەگەیە وتیان یا رسول الله يأتي أحدنا شهوته ويكون له فيها أجر یەکێ لە ئێمە ئەگەرەکو ئارزووی خۆی بەتاڵکاتەوە خێریش یەگەیە فەرمی ئەرەئەیتم لو وضعها في حرام أكان عليه وزر ئەگەر ئەم کەسە لە حرامە سەرفی بکردایە ئەنجا پیاو بێ یان ژن ئایا گوناحبارە بوو بەڵێ بە زینا بۆ یەژمێتە حکمی شەرعی زۆر قورسە بوو لە ژیانە فەرمی فكذلك إذا وضعها في حلال كان له أجر ئاوهاش ئەگەر لە حەڵاڵە ئارەزوەکانی سەرف کرد خەیری بۆ نووسرێ لەبەرەوەی کە ئارەزوەکەی لە حەڵاڵە سەرف کردووە ئیزەن ئەوە پێوتێ قیاسی عکس یعنی عکسی ئەم مەسەلەیە مادامەکو ئەوەیە حرامە عکسەکەی مادامەکو حرامە عکسەکەی ئەبێتە واجب مەسەلەن سونەتە ئەبێتە مەکروه عکسی خۆی حساب بۆکرێ پێشتریش باسمان کرد قیاس پێوەرێکی شەرعیە و لەو جێگەیەدا کە قورئان و فەرموودە و ئیجماع قسەیەکی تەواو و بنبڕیان نەکردبێت قیاس دەتوانێت کاری خۆی بکات بۆ نمونە قورئانی پیرۆز باسی ئەوە دەکات کە موسڵمانان نابێ ماڵی هەتی و بەناڕەوا بخۆن کەسێک دێت و دەڵێ خوای گەورە باسی خواردنی ماڵی هەتیوی کردووە کەواتە سوتاندنی ئاساییە بەڵام قیاس ئەم بۆچوونە ڕاست دەکاتەوە بەو مانایەی ئەگەر دروست نەبێت خواردنی ماڵی هەتی و ئەوە هەر جۆرە زیان پێگەیاندنێکیشی هەمان حکمی خواردنی هەیە کەواتە قیاس ئەو پێوەرە شەرعی و دروستەیە کە لە گۆترەگەرایی و فەوزای بۆچوون و ڕای پڕ لە خیلاف دەمان پارێزێت قیاس کە ئەگەر شەڕتەکانی هاتە جێگە و عیلەتەکانی یەک بوو و علەما نەستیان پیانە ئەوە ئەو کاتە ئەو حکمە شەرعیە یعنی واجبە لەسەرشانی ئەو کەسە بجێبەجێ بکە مەسەلا بۆ نمونە خمر كل مسكر حرام كل خمر مسكر وكل خمر مسكر حرام يعني عرق إنسان سرخوشك وهر شيء إنسان سرخوش بك با ناي خمرش نبي يتر هل بيرو بيقرا حتى ويسكي وحشي ناي هي ولا هر ما دي دروسك ولا هر شيء دروسك هر ناس ناي هي حكمي أوي بيدرك وحرامه
لە بەرەو عیلەتەکەیان چیە ئێسکارە لەوانەیە هەن اعتراز دەکەن هەندێک کەسێ بە بیرە و بە هەندێ شەرابی تکەوە حرام کراوە شەرعەن سەرخۆش نابێت ئەوە نادیرە چونکی وەکو بەنجی لێت ئەی ناوەکو حکم لە شەرعا لەمە ئەفەرمون بینایی لەسەر ئەغڵەبەکرێت ئەغڵەبەکەی سەرخۆشی ئەکا غیری ئەغڵەبەکەی کاکو وەکو بەنجەوە ئاعتیبار نییە ئاعتیبار بۆ ئەغڵەبەکەی لەبەرەوە هەرچی سەرخۆشی بکە و دوای وشە بێجگە لە وەڕای مەسەلەی خەمر و عەرەق و بیرە و ئەم شەرابانێکەوە هەیە و زەرەری بۆ ئینسان هەیە ئەو ناحێژە هەر تەنها ئیسکارەکە نییە بەڵام ئەوەی کە عیلەتەکەی زۆر بەرچاوە عیلەتەکەی سەرخۆشبوونە ئینسان عەقلی لەدەست ئەدا و ئێمە زۆر جار ئێمە خۆمان بینیمانە هەر ئیسەی شەر هەیە جاران پیاوی موسەقا پیاوی مەسەکە عەرەقی خواردو لەو کۆڵانانە خۆی پیسە کرد قسەی هەڵەت و بڵەتیە کرد مەسەن شتێک بە باوەشۆ سەرسمی ئەدا یعنی ئەم ئینسانە بەڕێزە لای خوا وەلەقەد کەرەمنا بەنی ئادەم ئینسان یعنی نابێ لەبەر شەرابێک کە زۆر زیان بەخشترە لەوەی پێشگە لە سەرخۆشیەکە عەقلی خۆی لەدەست بدا بچێ ئەو عەرەقە خواتەوە. لە ڕاستیدا قیاسکردن بەشێک لە زاهیریەکان ڕایان وایە کە قیاسکردن واجبێک نییە ئێمە شوێنی بکەوین بەڵکو بە یەکێک لە ڕێگەکانی زانینی حکمی شەرعی نازانن لەبەرەوەی دەفەرمون هەبێ هەموو مەسئلەیەک بەڵگەیەکی تایبەتی خۆی هەبێ بەڵام جمهوری زانایان لەسەر ئەوەن کە لە قورئانی پیرۆزە زۆر باسی قیاس کراوە بۆ نەخوای گەورە کاتێک کە باز لە مشریکەکانی مەکەکە و باز لە قەومی ثەمودەکە دەفەرمێ وەلەقەد مەکەناهم فی ماء مەکەناکم فیه واتە ئەوان لە پلۆپایە و دەسەڵاتێکا بوون کە ئێوە ئەو دەسەڵاتەتان نییە دوایژە فەرمێ وەجعلنا لەهم سەمعا وأبصارا وأفئدة ئەوان دڵ و چاو و گوێشیان هەبوو بەڵام سوودی نەگەیان پێیان إذ كانوا يجحدون بآيات الله کاتێک سوودی پێ نەگەیاندن ئەو بیستن و بینین و ئەو ئەدەواتانی کە بەکاریان هێناوە لە کاتێکا بێ باوەڕ بن بآيات الله بە ئاەتەکانی خوای گەورە وزۆر ئاەتەکە دەفەرمێت دمر الله عليهم وللكافرين أمثالها واتە خوای گەورە بە بۆنەی فەسادی ئەخلاقی و فەسادی ئاینیەوانێ کە پەیامێکی جوانیان نەبووە خوای گەورە ئەوانی لەبار برد و هەر کەسێکی ژوێنی ئەوان بکە ئەمە وەکوایە بڵێن عەمەلیەیەکی قیاسی بێ کە پێغەمبەر کە خۆی قورئانی پیرۆز بۆمانی باس کردووە وەکە خوای گەورە فەرمێ وەکەذالک نەجزی المجرمین بە هەمان شێوەی ئەو قەومی ثەمود خوای گەورە فەرمێ پاداشتی هەموو کەسان ئەدەینەوانە کە مجرمن ئەمە بەشێکە لە عەمەلی قیاس کە هەر کەسێک ئەم عیلەت و ئەم هۆکارە بەکار بهێنێ ئەبێتە هۆکاری تیاچوون و فەوتان وەکو چۆن هەچ کەسێک ئیمان و ژیاری ڕاستەقینە و ڕێزی مرۆڤایەتی بەکار بهێنێ ئەبێتە هۆکاری دروستکردنی دەوڵەتێک و بنیادنانی دنیایەک لە ژیار و شارستانیەت لەم بابەتانەیە کە زۆر عیلەتەکان ڕوون و دیارن لە ڕاستیدا پێویستە کە ئەو عیلەتە بەکار بهێنرێت چونکە هیچ کەسێک ناتوانێت بڵێ خواردنی ماڵی هەتی و ماڵی بێباوک حرامە بەڵام بڵێ سوتاندنەکەی قەیناکە چونکە لە قورئانە باسی لێوە نەکراوە ئەمە عەقڵیەتێکە کە ناتوانێت قبول بکرێت بۆیە لە هەندێک جار کە ئەوە قیاس ڕوونە کە ئەوە دیارە کە ئەوەندە ئاشکرایە پێویست ناکا بەوەی کە بگەڕین بە هەندێک شوێنی دیکەیتدا کە لاڕێ بێت کە قوڵ بێت کە تاریک بێت کە دیار نەبێ بەرچاومان بۆیە عەمەلی قیاس پێویستە لە کاتی خۆیدا بەکار بهێنرێ چونکە بەڕاستی ئەوە زۆر قاعیدەیەکە کە خوای گەورە سبحانه وتعالى عارەقی حرام کرد کەوا بۆ هەر شتێک سەرخۆشکەر بێت هەمان حکمی ئەوی هەیە خوای گەورە سبحانه وتعالى حرامی کردووە کە کەسێک بکوژێ دەیکوشتن هەر کوشتنە ئایا بە شێوازی ئەوە بێت فیشێکی پێوە بنەی یا تیرروکەوانێکی پێوە بنەی یا بدێ بە سیارەیەک بە سورعەتێکی زیاد لە حەد چونکە هۆکاری کوشتنە بەڕاستی تۆ بیکوژێەوە هەر بە قەتڵی ئەمەد حسێب دەکرێت یعنی عیلەت و هۆکار ڕوون بوو لە هەر شتێکە کەواتە ئەبێ ئەو شتە مڕعات بکرێت بۆ ئەوەی کە ئەو حکمە شەرعیە بچەسبێ بەسەریدا چونکە دیارە قورئان تا ئێستا هەمووی دیارە قورئانی پیرۆز خۆ ئاەتی تردا نابەزێ بەڵام ڕووداوەکان ڕۆژانە ڕووداوی نوێ و تازە دێتە بوون ئەم ڕووداوە نوێیانە لەژێر ڕۆشنایی ڕووداوەکانی دیکەی تردا دەتوانی سەیری بکەی وەکووتمان کە لە دایک و باوک قسەی خەناشینیان پێنەڵی لە پێشترە کە
ئازار نەدرێن یا دەرنەکرێن یا مامەڵی نەگونجاو و نەشیاویان لەگەڵدا نەکرێت. بۆیە قیاسکردن بە شەرتێ مەرجەکانی تایبێتە جێگا لە ئەسڵ لە حکمی ئەسڵ لە فەرع لە عیلە کە ئەمانە هەمووی وەکو یەکوابن و عیلەتەکان عیلەتێکی ظاهری منضەبیتی دیاری ڕون و ئاشکرا بێت. ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە بڵین ئەم عیلەتە پێویستە جێبەجێ بکرێت لەم مەسەلەدا و ئەم قیاسە زۆر ڕون و دیارە و ئیشکالیتی تیانە ئەو کاتە پێویستە کە بەو قیاسە مامەڵە بکەین. هەر کاتێکە وەکو عەرزمکردن قیاس بۆ نمونە نەبێتە شێوازێکی هەمەجی هەر کەسە سێ بۆ خۆی قیاسی شتێکا دەسەر شتێکیکەوە. ئێستا بڵێن بۆ لەم ساڵیان دواییە یعنی ئەم بابەتی مەشروبی ئیسترەک و مەسەن بەربیکان کە لە وڵاتی عەربستانی سعودی و دێت ئیستەک و ئەمانە کە پێوتێ ئابجۆ و خەڵکێکی بە هەڵە ناوێ لەناوە بیرەی ئیسلامی کە ئەگەر بیرە بێت ئیسلامی نییە ئەو دیار هەموو بیرەکان هەمویانە بیرێکی لادینین. ئەمێن ئاوەجۆیەکە علاساس بۆ مەبەستێکی تایبەت بەکاردێت و خەڵکێکی مەسەن گورچی لێ ئالا کولین قیاسیانە کردە سەر مەشروباتەکانی کەوە کە مەستکردن بەڵام لە ڕاستیە ئەو قیاسی پێوتە قیاسی مع الفارق واتە شتێکن زۆر لێکۆ دوورن چونکە بەس تەنها شێوەی شوشەکەی یعنی ئەچێ ئەشوێنە بە شێوەی بیرێک وئیلا نا ئەو حکومەتیایە و ئەوەندە گرانیشە و نەبۆ شێوازەیە بەڵکو ئەگەر قیاس ئابەم شێوازە خەڵکێک کەسێت و خۆی بە ئوسولی دابنێت و قیاس دابنێت و قیاس ئەسەن فەرامۆش بکرێ باشە بەڵام لە کاتێک ئەگەر بێت و ئینسانەکان مەسەن عیلە و حکمیان تیا بینی ئەو کاتە واجبە زانایان جایتە هەر زانێک لە ئاسی خۆیەوە یان کۆدەنگێکی لەسەر دروستکەن یان لەسەر ئاسی لێژنەی فتوایە بێت یان لە هەر شێواز لە شێوازەکانە بێت ئەو قیاسە ئەبێتە واجب بۆ ئەوی کە فەساد و پشێوی عیباد و بیلاد نەگرێتەوە ئەو کاتە واجبە بێت کە بزانین بەهۆی کەسێکەوە مەسەن دەرگایەک و دەلاقەی بەڕووی خەڵکانێکە کراوەتەوانێ هەر چەندە ئەو بابەتە نەسێک لەبارەی و ناتوە بەڵام ئیشتراکی هەیە لەگەڵ حکومەکەی یانی لەگەڵ لە حکم و عیلە یا لەگەڵ بابەتەکەی کە فەساد دەنێتوانێ ئەمیش بۆی کە دەرگا بەڕووی خەڵکیان دەکرێتەوە ئەو کاتە قیاس ئەبێتە واجب کە زانایان هەستن بە ئەرکی ئیبلاغی دین و تەبلیغی دین ئەو بابەتە ڕاگەن بە خەڵک و کاتە قیاس ئەبێتە واجب وئیلا ئەگەر وانە بێت هیچ شێوەیەکی لەبارە نەنێتوانێ قیاس نابێتە واجب. قیاس طبیعی لە کۆنا لە سەلەفە سەلامی خوایان لەسەر بێت ئیشان پێ کردووە و بە پلەبەندی لە دوای ئیجماع لە دوای کتاب و سنت و ئیجماع بە پلەی چوارەم دێت ئێمە وەکو بڵێ لە بابەتەکانە پێویستە ئێمە یعنی ئیشی بێ بکەین و زەرورەتە ئێستا بۆ نمونە وەکو عەرزم کردن جاری وایە خەڵکێک هەیە یعنی وای داناوە بەتایبەتی خەڵکانێک کە وەکو بڵێ بۆ هەواهۆسی ئارزوی خۆیان قسەکەن هەنێ لە مەشروبات هەیە بۆ نمونە مەشروبێکی وەکو ویسکی مەشروبێکی وەکو جن ئەمانە لە قورئانە نەهاتوە ئەسڵەن تۆ باسی جنی بۆ کەڵە جن ئەزانی کە سورەتێکە لە قورئان بەڵام جن نەمان بیستە تایزە مەشروب بێت و حرام بێت ئەمە ئەکرێ زانایان ئەسڵەن زەرورە لەم ڕۆژگارەیە ئێمە ئیشی پێ بکەین و بیخینە بواری جێبەجێکردنەوە و حکمیشی لەسەر تەسبیت بکەین و حەڵاڵ و حرامیشی پێ ڕوون بکەینەوە لەم ڕۆژگارە چونکە حکم و عیلەت لە هەر شتێکا کۆبوویەوە ئێمە ئەتوانین بەپێی ئەو قیاسێکە لە سەرتای بەرنامەکە کردمان بیبڕین بەسەر ئەو بابەتەیە کە ئێمە مانەوێت نەهیەکی پێ بکەین و بەڤێتەکەی بە خەڵکی ڕابگەین ئەو کاتە بەڵێ ئیشی پێکەین و بەڵگەی چوارەمە و بەڵکو دلیلی چوارەمە و ئێمە ئیسماتی ئەدلەی ئەحکامی پێکەین حكمي لدرين لو دليل تفصيلا طبعا يعني في غمر إخوة عليه الصلاة والسلام كافرمت شهيد كان حوت جورا الشهداء 7 يعني لشوني كافرمت 5 يعني عشان كان مثلا كباسي هدمك هدم خو مرجنية تاشا برد بروخه بسر كسك خو مرجنية كسك مثلا كان لمك بروخه بسر أو بيمرانه يعني زي الرابط شيء توياش تكلمه جارواي بروداوي كي سيارة ما دام أو كسا متوفر الشروط مسلمان أهل نيوج وروجوب وإنكار إلى ديني خواي برجار وأركان إيمان الإسلام نكردوا ومطبقي أو يعني مطبقي أو أحكام شرعية بوا بالكاتك بشوازك فاجعانة بشوازك جرق برانا تياتش ل ل ل ل روداوكي سيارة أوتومبيلكانا بلا متوين بلين أما بإذن الله تعالى بلاي شهيدية بس ناتوين راسه وقبلين ولا شهيدة ألين بهماشي بلاي شهيدية لكاتك كبيغمبر عليه الصلاة والسلام باسی شتێکە کە ڕەنگە ئێمە لەسەر مینبەرەکانە زۆر وەکو پێویستن ڕوومان نێ باسیکەین جوان باسی نەکەینیان نەمانێ خۆمان لێ بدەن کە باسی و کاڵ ئەفەرمێت ئافرەتێک ئەگەر بێت و مناڵ لە داوێن دەرەچێت بەهۆی ئەو ئەزیێت و ئازاری کە داوێنی ئەکشێت مناڵەکە دەدەرەوە بەو ئازارەوە ئەمرێت جایت لە عینی کاتە یان دواتر پێ ئەمرێت ئەفەرمە پلەی شەهیدی هەیە بەمەرجێک ئەو ئافرەتە شروطەکانی دیندارەتی و موسڵمانیەتی دەبێتە جێ ئەی بۆچی ئێمە
کەسێک کە ئەبینی کاتێن چینە سەر جانازەکە و هەموو جانی تێکشکاوە بەسەریەکە بەڵێ ئەتوانین قیاسی بکەین بەسەرەوە وەروە ئەو کەسانی کە تووشی نەخۆشی ئەبنجاری مثلەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت المەبطون شەهید واتە ئەو کەسێک کە بە ژانەسک ئەمرێت ئەی ئەو کەسێک کە بە سەرەتانی مەعیدە ئەمرێت و مسلمانە ئەو کەسێک کە بە وەستانی گورچیلەکانی ئەمرێت و مسلمانە ئەو کەسێک کە بە دوانزەگە ئەمرێت و مسلمانە یان ئەوانی کە لە کۆنا مەسەڵەن وتاوە ئەو کەسێک کە تووشی ژانی کەلەکە بێت کە تووش ژانی کەلەکە و ژانی کەلەکە خۆوەنیە کە بەتەنها ئەو بێت کە پێستەکە یان چەرمەکەی کون بێت و بڕزێت بەڵکو ئەو کەسەی کە ینی سبڵی ئەوەستێت یان سبڵی خراپە بێ یان بە نەخۆشی زرا ئەمرەوانە هەمووان قیاسەکە لەسەر و کەسێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێتی نەخۆشیەکانی بەطن چونکە کاتێکە تابلۆی دکتۆرێک ئەخوێنینەوە لەنسا یعنی مەسەڵەن ئەم دکتۆرە متخصصە لە ئەمراضی باطنیە واتە هەموو نەخۆشیەکانی هەناو کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی ئەو کەسێک کە بە داء البطن ئەمرێت واتە هەرچی عایدی بەطن بێت و هەناوی ئەو کەسە بێت بەوە بێت مادام مسلمان بێت بەڵێ ئەکرێ ئێمە قیاسیکەین سەر ئەو بابەتانی کە پێغەمبەری خوا صلوات و سلام علیه بێ فەرمێتی ان شاء الله تعالی ئەڵێن پلەی شەهیدی هەیە بإذن خوا رب العالمین. قیاس علەما جمهوری علەما لەسەرەوەن ئیشی پێکراوە و دروستە و لەبەرەوەی نوسوسی شەرعی وەستاوە ئاەت زیاد ناکرێ حەدیث زیاد ناکرێ بەڵام واقعی خەڵکی و ئەحداسی خەڵکی و مەسائلی خەڵکی دائیمەن بێنیهایەتە هەموو ڕۆژێ مەسائلی پەیا بێ ئەمە بەبێ قیاس ئەم ئیشانە ناکرێ ئەو علەمانەی کە فەرمویانە قیاس ناکرێ و قیاس ئیشی شەیطانێکم کەسەکە کردوێتی وەشتێکی عەقلیەوە بێتە مەسەلەن مەسەلەیەکی بەدەست خەڵک و شەرعدانا زەوابتی جوابی ئەوەیە کە وازاوتی بۆ دانراوە لەبەرەوەی ئێمە لە کاتێکە کە مەسەلەیەکی شەرعی پەیا بێ وەکو ئیمامی عومەر کە کتابەکەی نووسیوە بۆ ئەبوو موسای ئەشعەری لە بەسرا کێسە کراوە بە بنەمایەک لە ئوموم متحیدەکە ئیشی لەسەرەکرێ ئەوەتە ثم قایس الأمور بما يشبهها إلى الحق ئەو ئومورانەی کەوا دێتە بەردەست و هیچ حەلێکی بۆ نادۆزیتوە لە قورئان و لە سونەتە بزانە چی هاوشێوەی ئەوەیە لە حەقا بەو شێوەیە بڕیاری بۆ بدە یعنی لە کاتێکا بێتە واجب کە ئێمە هیچ نەسێک نادۆزینەوە قورئانی لەسەر نییە حەدیثی لەسەر نییە ئیجماعی لەسەر نەهاتووە ئەو کاتە بەڵگەی بەقوت بۆ ئەم مەسەلەیە بێتە قیاس و ئیش بە قیاسەکرێ و جمهوری عولەماش وا بوو ظاهریەکان کە فەرمویانە قیاس ناکرێ هەرچوونەتون هەمان ئیشیان کردووە بەڵام بە شێوەیەکی تر وتویانە لە نوسوسی عام لە گشتیەکانە لە شتە کولیاتەکانە حکومەکانی دەرەکەین لەبەرەوە پێویست ناکە بە ناوی قیاس بکەین ئەمە شتێکە لە هەموو واقعەکان نەسەکان عام نین لەبەرەوە ئیلا بە ڕێگەی قیاس دەبێت یا وەکو بڵێن لا مشاحەتە في الاصطلاح ئاساییە ئەو ناوێنە نوسوسی عام ئێمە ناوێنین قیاس ئاساییە مادامەکو ئیشەکە یەک ئەنجامەدا لەوەی کە لەم مەسلەیە نەسێک نهاتۆ کە بڵێ وابکە وامەکە بەڵامکو بە شێوەیەکی گشتی وەرێگرین یانەکو قیاس لەسەر مەسلەیەکی دیاریکرا وەرێگرین.